دوای ئەوەی لە عەسرەوە کە هاتین سەرپەرشتی ناوبازاڕ و ڕێخستنی ئۆتۆمبیلەکانمان کرد بۆی هاوڵاتی کەمترین گرفتی بۆ دروست بێ خۆت گرفتی بۆ دروست نەبێ یار ئێستا کاتی بەربانگە دەمانەیە خەم هاوڵاتی هەم شوفێران وردە وردە بەرەو ماڵ دەگەڕێنەوە ئێمەش وردە وردە بەرەو دائیرە دەڕۆین بۆ ئەوەی ئیفتارش بکەینەوە دواتر دوای ئیفتارکردن دەینەوە ئەرکی خۆمان. کارمەندانمان بە شێوەی جەدوەلێکی ڕێکخراو لە ئەرکدان خەفەریاتمان هەیە لە 24 سەعات ئێمە خەفەریاتمان هەیە و جگە لە خەفەریاتیش و لە بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئێمە لە ئەرکداین بۆ ڕێخستنی ناوبازاڕ و خزمەتکردنی شوفێران و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و لە ناو بەڕێوەبەرایەتیش لە ناو دایرەکەشمان ئیفتار دەکەینەوە دواتریش بە شێوەی جەدوەلێکی ڕێکخراو هەم دیست شەوانەش لە ناو بازاڕ ئەرکمان پێ سپێرداوە بۆ ڕێخستنی ناو بازاڕ و ڕێخستنی ڕەوشی هاتوچۆ ناو شەقامەکە.